ترامپ ئەوە یەکەم جاری نییە باسی ئاشتی ئەکات لە غەزە و ئەوێت کە ئەو جەنگە کۆتایی پێبێت بە قازانج و بەرژەوەندی خۆی دیارە. ئەوە مەسەرەن لێدوانەکانی ترامپ زۆر سیقیان لەسەر نییە، چونکە ئەمڕۆ شتێکەڵ سبێ شتێکی ترڵ، یعنی هەمیشە لە تەناقوزایە شتەکانی، یعنی ناتوانانی پێشببینی بکەیت کە بەهۆی قسەکانی ترامپەوە چی ڕوئەیە لە ئایندا. بەڵام بەهەرحاڵ ئەمڕۆ وەکەوەی کە بزانم لە هەواڵەکانە کە ترامپ وتێتی ناتانیاهۆ ڕازی بووە بەوەی کە ئاگربەستی 6 ڕۆژە لەگەڵ حەماسا ڕابگەیەنێت، بەڵام بەو شەرتانەی کە ئیسرائیل خۆی ئەیەوێت. بەڵام حەماسیش لەو لاوە کە داوا ئەکات شەڕ ڕابگیرێت بەو شەرتانەی ئەیەوێت کە خۆی ئەیەوێت وەکو ئەوەی کە چوونە دەرەوەی ئیسرائیل لە غەزە، وەکو ئەوەی وەکو باسیەکە هێزێکی داگیرکەرەوە دەبێت بچێتە دەرەوە تا ئەو نەچێتە دەرەوە مەسەرەن ئەوە ڕوونە. بەڵام لە هەمان کاتا حەماسیش ئەوەی دەربڕیوە، ئامادەی خۆی دەربڕیوە کە بۆ ئاگربەست بۆ ماوەی 6 ڕۆژ ئیتر لەو کاتا چی ڕوئەیە چی ڕوونایەت ئێش ئەوە ماوەتەوە. بەڵام هەر ئەمڕۆ ئیسرائیل بەردومانی غەزەی کردووە 142 کەسی کوشتووە کە 39 کەسیان ئەو خەڵکانن کە یارمەتی یان هێناوە یا هاوکاری پێشکەش بە خەڵکی غەزە ئەکەن. و یەکێک لەوانە مدیری خەستەخانەی ئەندەنۆسیایە. ئەمە مەسەرەن داوێتی لە خەستەخانەکە ینی ئومێدێک کە بۆ ئاگربەستی ئەوە 6 ڕۆژی بەلای منەوە کەمە، ینی ئومێد زۆر نییە لەو بارەوە، هەرچەند ترامپ زۆر محاولەکات. محاولاتی ترامپ بۆ ئەوە نییە کە جائزەی نۆبل بەڕای من لەوانەشە بۆ ئەوەش هەبێت کە هەوڵبا جائزەی نۆبل وەرگێ، بەڵام ئەو لە زمانی 142 کەسایە معلوم نییە جارێ کە ئەتوانێت ئەوەی نەوەرگێ. بەڵام بەرژەوەندەکانی ترامپ لە ئەوایە، بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ئەوایە کە ئێستا ئاگربەست ڕابگەین، چونکە ئەوەی کە ویستیان لە ماوەی ئەو 20 مانگا تا ئێستا بۆ ئامانجی خۆیان نەگەیشتن، ینی نە ئیسرائیل نە ئەمریکا نەیانتوانی بەو ئامانجە بگەن کە لە ناوبردننی حەماسە. حەماس هێشتا ماوە، هێشتا لە ناو غەزەیە و یعنی ئەوەی کە وای لێ کردوون کە ئاگربەست ڕابگەێنن ئەوەیە کە ینی زەختەکانیان فشارەکانیان نیانتوانیوە بە ئەنجامی نهایی بگات. بۆیە دەیانەوێت لە ڕێگەی یعنی سوڵحێکەوە کە بەڵکو بتوانن کە هەم ئیسرائیل لەو مینەتی و لەو هینە دەرکات و هەمیش ترامپیش وەکو کەسێکی ئاشتی خواز بناسیێنرێت لە ئاسی جیهانە. بەڵام ئەگەرچی وتان ئەم خواستە هەیە بۆ ئەوەی کەلایەکەم ئیسرائیل دەرکێشێت لەوەی کە بە ئامانجەکانی نەگەیشتووە، بە دووریەزانن ئەمریکا ئێستا ئاگربەست ڕووبدات بەوەی کە هەردوو لایەن مەرجەکانی خۆیان بۆ ئاگربەست داناوە ئەمانە دوورن لەیەکەوە. بە بڕای من دووری ینی چۆن ترامپ توانیت کە شەڕی هین ئاوە ڕاگرێت، شەڕ لەگەڵ ئێرانە ڕاگرێت، ممکنە بتوانێت ئەم شەڕەش ڕابگرێت، بەڵام من پێم وانییە کە بتوانێت سەرکەوتوو بێ لەو مەجاالە، بەڵام خۆیان پێویستیان بە وەزعیەتە هەیە، خۆیان پێویستیان بە ئاشتی و سڵح هەیە لە منتیقەکە، لەبەرەوەی کە ئەم شەڕە زۆر لە سەریان کەوتووە، هەم چ لە باری مادیەوە وەکو لە باری اقتصادیەوە خەرجێکی زۆری کەوتۆتە سەر، قەرزێکی زۆر کەوتۆتە سەر ئیسرائیل. لە لایەکی تریشەوە ئیسرائیل بۆتە یعنی جێگەی شەرم لە ئاستی نێودەوڵەتیە، یعنی ڕسوا بووە لە ئاستی نێودەوڵەتیە لە بەرامبەر هێزی خەڵکی ئازادی خوازی جیهانە کە ئەبینین مەسەن ڕۆژانە لە وڵاتانی دنیا خۆ پیشاندانەکرێت بۆ وەستانی ئەو جەنگە، بۆ ڕاگررتنی ئەو کوشت و کوشتارەی کە لە غەزە ڕوئەیات. ئەمانە مەسەن فشارێکن، زەختێکن لەسەر ئیسرائیل، ینی پێویستیان بەوە هەیە کە ئەو سڵح ئەو ئاشتیە ئەنجام بن. بەڵام وەستانی ئەو شەڕە بۆ ماوەی 6 ڕۆژ، یعنی
ئەگەری هەیە و ئەگەری نییە وەکو پێشتر وتم قسەی ترامپ زۆر قسەی سیقەی لەسەر نییە بەڵام ممکن هەیە کە مەسەلەن ڕاشی بگرن بەڵام من دڵنیا نیم لە 100% کە ئەتوان ئەو ئاگر بەسەر ڕابگەێنن. ئەڵبەت ئەمە یەکەم جار نییە کە قسەی ئاگر بەست دێتە ئارەوە چەند جارێکیش کراوە لانی کەم دوو جار دێتە خاڵم کە لەمەوەی ئەم 20 مانگەی ڕابردووە ئاگر بەست کراوە بەڵام هەم لە کاتی ئاگر بەستەکەی هەموو لایەن یەکتریان تاوانبەر کردو بەوەی کە لایەنی بەرامبەرتێکی شکانوە و هەروەها دوای ئەوەش زوو خێرا دەستکراوەتەوە بەم ڕەنگە جەنگ دروست نەبێەوەی کە دەستەواژەی جینۆسایدەکە دروستتر بێت کە لە ئاستێنەتەوەیدا بەکاردەهێنرێت هیچ ئەکرێت چاوەڕانی بکرێت کە ئاگربەستی داهاتوو وێڕای ئەو هەوڵانەی کە ئەیرێت ئیتر کۆتایی بەم تراژیدیای بێنێ کە تا ئێستا هاتووە. وەکو وتم تۆش وتت منیش خۆشتم پێشتر وتم چەندین جار ئاگربەست کراوە بەڵام سەرکەوتون نەبوو بەڵام ئەوەی کە بڵین ئەبێتە جێگەی ئومێد ئەو زەخت و فشارەیە کە هەیە لەسەر ئیسرائیل و لەسەر ئەمریکا لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە حتا لەلایەن ئەو دەوڵەتە هاوپەیمانەکانی خۆیان ئەوروپا و ئەوانە مەسەلەن لەو ڕۆژانە کە سەرۆکی ئیسپانیا ئەوەی کرد ئیدانەی ئیسرائیلی کرد بۆ ئەو کوشت و کوشتاری کە ئیکا لە غەزە یعنی وڵاتانی ئەوروپی وردەدانەدانە لێ ئەکشێنەوە کە ئەمە والیەکە کە ئەمریکا زعیف کات لە منطقەکە ئەگەر هێزی ئەمریکا لە منطقەکە زعیف بۆ ڕادەیە زعیف بێت کە نەتوانێت لە تەقسیماتی جیهانیە لە بەرامبەر رووسیا و چینا لە منطقەی شەرقی ئەوسەتا تەوازنێکی باشی هەبێت ئەو کاتە ممکنە ئەو جەنگە ڕابگرن و بە مساومەشەوە لەگەڵ حەماسە و حەماسیش بمێنێتەوە ینی ئەو ئومێدە هەیە بەڵام ئیتر ئەوەسێتە سەر ئەو فشارانی کە لە سەریانە. ئەگەر ئاخر کۆمەنجێ بێڵم بۆ خۆت و قسەیەک ما بێ لەم بارەیەوە پتەوە بیکەی ئەمەی کە لە غەزە ڕوویداوە تاوەکو ئێستا یاخود ئەم قسەیە لەسەر ئاگر بەست کە ئێستا لە ئارەدایە. بەڵێ ئەوەی من قسەی من بێ ئەوەیە کە خەڵکی ئازادی خواز خەڵکی ئینسان دۆست ئەبێت لە دژی ئەم ملهوڕیانی ئەمریکا و ئیسرائیل بن لە بەرامبەر ئەو کوشت و کوشتاری کە لە غەزە ئەنجام درراوە ئەنجام ئەدرێت ڕۆژانە مناڵ خەڵکی سیڤیل ئەبێتە قوربانی و ئەمەیە مەسەرەن جەنگەکان ڕائگرێت هەموو جەنگێک ئەوەسێتە سەر ئەوەی کە چەندە هێزی ناڕزایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئینسان دۆست و چەپ و ئازادی خواست زیاتر بێت بەهێزتر بێت ئەمە دەکاتە ئەوەی کە جەنگ و کوشتار و ئەوانش کەمتر بێت یاخود نەمێنێت بۆ پێەیە کە ئەوەی کە تا ئێستا تەجروبەمان کردو و بینیمانە لە جیهاندا هەروە بووە یعنی ئەو جەنگانەی کە ئەنجام دراون بە هاتنەمەیدانی هێزی ملیۆنی خەڵک ڕاگیراون بۆ فشاری کە لەسەریانە لەسەر شەڕخوازەکان ئەو جەنگانە ڕاگیراون بۆیە ئەبێ وەکو ئێستا ئەو هێزە هەیە ئەو هێزە مەوجودە چ لە ئەوروپا چ لە وڵاتانی دنیا ئەمریکا و کەنەدا هەموو وڵاتانی دنیا ئەو هێزە لە هەمیشە لە مەیدانایە فشاری داناوە لەسەر ئەمریکا و لەسەر ئیسرائیل بۆ ڕاگرتنی ئەو کوشت و کوشتارە ئەو فاشیزمەی کە لە غەزە ئەنجامیان داوە داوای ڕاگرتنی دەکەن ئەگەر ئەم هێزە هەتا زیاتر بێت تا یەکگرتووتر بێت باشتر دەتوانرێت کە تەسیریان لەسەر بکرێ و کاریان لەسەر بکرێەوە شەڕە ڕابگرن بۆیە من لێرە بانگەوازی خەڵکی ئازادی خواز ئینسان دۆستی کوردستانی ژەکەم کە بەم هێزە میلیۆنیەوە پەیوەست بن کە لە ئاسی جیهان داهاتوتە مەیدان بۆ وەستانی ئەو کوشت و کوشتار و قەتڵ عامەی کە لە بەرامبەر غەزە ئەنجام ئەدرێ.